بیرکارانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان گیان لە دەستدانی هاوڵاتیەکی خەڵکی شاری بیجار بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سێدارەدانی هەشتا هاوڵاتی تەنیا لە ماوەی یەک مانگدا سەپاندنی حکمی 32 ساڵ زیندانی بەسەر مریەم باباجانی دەست بەسەرکرانی مێر منداڵێکی تەمەن 16 ساڵ لە شارستانی مێهرستان و بەردەوامی کەمی دەرمانی نەخۆشانی هیمۆفیلیا لە ئێران. درێژەی هەواڵەکان گیان لە دەستدانی هاوڵاتیەکی خەڵکی شاری بیجار بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری بیجار بە ناوی سادق فەزعەلی بە تەقەی هێزە جەنایەتکارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی لەدەستداوە. بەپێی راپۆرتەکان سادق فەزعەلی سەرەتای مانگی خاکەلێوەی ئەمساڵ کاتی تێپەڕبوون لە خاڵی پشکنینی چوونە ژوورەوەی شاری بیجار لەناو ئۆتۆمبیلەکەی خۆیدا لەلایەن هێزە چەکدارەکانی ڕژیمەوە دەستڕێژی گولەی بەسەردا کراوە. لە هەمان ڕووداودا حەیبوڵڵا شێرگەر زاوا و هاوڕێی ناوبراو بە سەختی بریندار بووە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە سادق فەزعەلی لە کاتی ڕووداوەکەدا دەمانچێکی پلاستیکی لەدەستدا بۆ هێزەکانی ڕژیم بە گومانی ئەوەی چەکێکی ڕاستەقینە بێ دەستیان بە تەقە کردووە. هەروەها دەوترێت کە پاش گواستنەوەی سادق فەزعەلی و حەیبوڵڵا شێربەرگی بۆ نەخۆشخانە دەیان ئەندامی هێزەکانی ئەمنی و ئیتلاعاتەکانی ڕژیم لەو شوێنە ئامادە بوون و بنەماڵەی ناوبراو کەوتونەتە شێر گوشار تاکو هۆکاری گیان لە دەستدانی بە شێوەیەکی دیکە ڕاگەیەنن. لە سێدارەدانی هەشتا هاوڵاتی تەنیا لە ماوەی یەک مانگدا لە ڕۆژانی ڕابردوودا ئامارێکی نوێ لەسەر جێبەجێکردنی حکمی سێدارە لە ئێران بڵاو بووە کە نیشان دەدات تەنیا لە ماوەی مانگی ئەیاری 2026دا حکمی لە سێدارەدانی لانیکەم هەشتا هاوڵاتی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی جێبەجێکراوە. بە پێی زانیاری بڵاوکراوەکان لە نێو ئەو کەسانەدا لانیکەم 17 بەندکراوی سیاسی هەبووە کە بە تۆمەتەکانی وەک محاربە و هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر لە سێدارەدراون. هەروەها ژمارەیەک لە سێدارەدراوەکان بەنهێنی و بێ ئاگادارکردنەوەی بنەماڵەکانیان جێبەجێکراوە. ئامارەکان هەروەها نیشانی دەدەن کە زۆربەی لە سێدارەدراوان بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس تاوانەکانی پەیوەست بە مادە هۆشبەرەکان و هەروەها تۆمەتی سیاسی و ئەمنیەکان حکمیان بەسەردا سەپێنراوە. سەپاندنی حکمی 32 ساڵ زیندانی بەسەر مریەم باباجانی. مریەم باباجانی یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕازیەتەکانی مانگی بەفرانباری 1404 لە شاری ئیزا لەلایەن دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی 32 ساڵ و 6 مانگ و 2 ڕۆژ زیندانی تعزیری بەسەردا سەپێنراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ئاهوازەوە بە تۆمەتی هاوکاری لە ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر و هەروەها هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات ئەو حکمی بەسەردا سەپێنراوە کە لە کۆی ئەو حکومە سەرجەم 20 ساڵی جێبەجێ دەکرێت. لە هەمان کاتدا پارێزەری ئەو بەندکراوە ئاماژەی بەوە کردووە کە حکمی زیندانی ئەو چالاکوانە بە شێوەیەکی ناسایی بەسەریدا سەپێنراوە و خوازیاری پێداچوونەوەی دادگای ڕژیم لەسەر تاوانەکە بوو. دەست بەسەرکرانی مێر منداڵێکی تەمەن 16 ساڵ لە شارستانی مێهرستان. ڕێکەوتی 11 جۆزەردانی 1405 هەتاوی مێر منداڵێکی تەمەن 16 ساڵ بە ناوی تەهاد دێهانی لە شارستانی مێرستان لەلایەن هێزامنیەکانەوە دەست بەسەرکراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هێزامنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەبێ بڕیاری دادگا هێرشیان کردوێتە سەر ماڵی ناوبراو و پاش دەست بەسەرکردنی بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. شایانی باسە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکەی تا ئێستا هیچ زانیاریەکی ڕوون سەبارەت بە شوێن و ڕاگرتن و دۆخی ناوبراو لەلایەن دەستگای ئەمنی و قەزاییەوە بڵاو نەکراوەتەوە. بەردەوامی کەمی دەرمانی نەخۆشانی هیمۆفیلیا لە ئێران. بە پێی دوایین زانیاریەکان لەلایەن کارناسان و پزیشکانەوە هوشداریەک سەبارەت بە بەرزبوونەوەی کەمی دەرمانی پێویست بۆ نەخۆشانی هیمۆفیلیا لە ئێران بڵاو کراوەتەوە. بە پێی راپۆرتەکان ئێستا هیچ پاشەکەوتێک لە هەندێک دەرمانی گرنگ پێویست بۆ نەخۆشانی توشبووی کەمی فاکتۆری سێنزە و نەخۆشی فۆنویلابراند لە ئێراندا بەردەست نییە و هەروەها نیگەرانیەکان سەبارەت بە دابینکردنی هەندێک دەرمان و بەرهەمی پزیشکی پێویست بۆ نەخۆشخانەی هیمۆفیلیای جۆری ئاو بێ بەردەوامن. بە وتەی کارناسانی ئەم بوارە لە حەفسەکانی ڕابردوودا
هەوڵی زۆر بۆ دابینکردنی ئەو دەرمانانە دراوە و پەیوەندی لەگەڵ ژمارەیەک دامەزرا و کۆمپانیای دەرمانی نێودەوڵەتی گیراوە، بەڵام بەهۆی گەمارۆکانەوە دەرمانەکان دابین نەکراون. شایانی باسە کە کەمی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان لە ماوەی دوایی بۆتە یەکێک لە کێشە سەرەکیەکانی بواری تەندروستی لە ئێران و ژمارەیەک لە نەخۆشان و بنەماڵەکانیان هوشداریان لە دەرەنجامەکانی ئەم بارودۆخە دەدەن. لەسەر کاردەرکردنی ژمارەیەک لە کرێکارانی شیرکەتی پارسی سیستان. لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەک لە کرێکارانی شیرکەتی پارسی سیستان لە شاری زاهێدان لەسەر کاردەرکراون و وەڵامی داخوازیەکانیان نادرێتەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی، بەرپرسانی ئەو شیرکەتە نەک تەنها ژمارەیەکی زۆر لە کرێکارانیان لەسەر کارەکە دەرکردووە، بەڵکو حەقدەست و مەزایە دواخراوەکانیان پێنەدراوە، ئەمەش بۆتە هۆی خراپی دۆخی ژیانیان. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری گەڕاندنەوەیان بۆ سەرکارەکانیان و پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و دابینکردنی شوێنی کار و هەروەها پەرستکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان بوون. دەرکردنی دوو کارمەندی باڵوێزخانەی ڕژیمی ئێران لە کوێیت. ڕۆژی چوارشەممە 13 جۆزەردان دەوڵەتی کوێیت لە کاردانەوە بە هێرشی موشەکی و درۆنیەکانی کۆمەری ئیسلامی بۆ سەرخاکی ئەو وڵاتە دوو کارمەندی باڵوێزخانەی ئێرانی وەک کەسانی نەخوازرا و ناساند و فەرمانی جێهێشتنی وڵاتی بۆ دەرکردن. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان، وەزارەتی دەرەوەی کوێت نێنەری باڵوێزخانەی کۆماری ئیسلامی بان کردووە و ناڕەزایەتی فەرمی خۆی سەبارەت بە هێرشەکانی دوایی ئاڕاستە کردووە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە لە چوارچێوەی ئەم بڕیارەدا دەوڵەتی کوێیت بڕیاری کەمکردنەوەی ژمارەی ئەنجامانی شاندی دیپلۆماسی ئێران لە وڵاتە وەرگرتووە و داوای لە دوو کارمەندی باڵوێزخانە کردووە لە ماوەیەکی کووردا خاکی کوێیت جێبێڵن. هەروەها بەرپرسانی کوێیت ئەو هێرشانیان بە پێشیلکردنی سەروەری و ئاسایشی وڵات ناوبردۆ جەختیان لەسەر گرتنەبەری هەنگاوی دیپلۆماسی و یاسایی دواتر کردووەتەوە. ئیدعای باش بەڕێوەچوونی دانوستانەکان لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ترامپەوە. دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا ئیدعای کردووە کە دانوستانەکانی نێوان واشنگتۆن و ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر بەباشی بەڕێوەچوون و ئەگەری گەیشتن بە ڕێکەوتن لە ماوەیەکی نزیکدا هەیە. ناوبراو لە وتارێکدا ئاماژەی بەوە کردووە کە ئەگەری ڕێکەوتن لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی ئەنجام بدرێت ڕەنگە لە کۆتایی ئەم هەفتەدا بێت. بەڵام لە هەمان کاتدا ئاماژەی بەوە کردووە هێشتا هیچ دڵنیایەک لەسەر گەیشتن بەو ڕێکەوتنە نییە. هەروەها سەرۆکی ئەمریکا دووبارە جەختی لەسەر دەرهێنان و گواستنەوەی ئۆرانیۆمی پێنجراوی ئێرانی کردو ئاماژەی کردووە کە ئەگەر دانوستانەکان بە ئەنجام نەگەن هەموو هەڵبژاردنەکان هێشتا لە بەردەمدا ماوە. ترامپ هەروەها سەبارەت بە گژیەکانی ناوچەکە وتوێتی کە پرسی ڕژیمی کۆماری ئیسلامیە تەنها بابەتێکی ناوچەیی نییە، بەڵکو کاریگەریەکانی ئاستی جیهانیە و چارەسەرکردنی ئەو بابەتە یەکێکە لە ئەنجامە سەرەکیەکانی واشنگتۆن. ڕەتکردنەوەی گفتوگۆکانی ئیسرائیل و لوبنان لەلایەن سکرتێری گشتی حیزبوڵڵاوە. ڕۆژی ڕابردوو نەعیم قاسم سکرتێری گشتی حیزبوڵڵای لوبنان گفتوگۆ و دانوستانەکانی نێوان لوبنان و ئیسرائیلی بە بێشەرمانە ناوبرد و ڕەخنەی توندی ئاڕاستەی ئەو هەنگاوانە کردووە. نەعیم قاسم ئاماژەی بەوە کردووە کە تا کاتی بوونی هێزەکانی ئیسرائیل لە خاکی لوبنان حیزبوڵڵا درێژە بە هێرشەکانی خۆی دەدات و هیچ جۆرە گفتوگۆیەک لەو بارودۆخەدا بە قازانجی لوبنان نازانێت. هەروەها سکرتێری گشتی حیزبوڵڵا دەرچوونی تەواوی هێزەکانی ئیسرائیلی لە ناوچە جیاوازەکان بە مەرجی سەرەکی بۆ کۆتایی هێنان بە گرژیەکان داناوە. ئەم هەڵوێستە لە کاتێکدا دەردەبڕێت کە هەوڵە دیپلۆماسیەکان بۆ کەمکردنەوەی ئاڵۆزیەکانی نێوان لوبنان و ئیسرائیل بەردەوامن و هێشتا هیچ ڕێکەوتنێکی کۆتایی لە نێوان هەردوو لایەنەکاندا واژۆ نەکراوە. دوایین هەواڵ کوشتنی چەند ئەندامێکی بەرزی بەشی ئەمنی حەماس لە هێرشێکی ئیسرائیلدا. لە ڕۆژانی ڕابردوودا سوپای ئیسرائیل و دەستگای ئەمنی شاباک ڕایگەیاندووە کە لە هێرشێکدا بۆ سەر باکووری ناوچەی غەزا چەند ئەندامێکی بەرزی سیستمی ئەمنی حەماس کوژراون. بەپێی دوایین زانیاریەکان ئەو سیستمە ئەمنیە یەکێکە لە دامەزراوە نهێنیەکانی حەماس کە بەرپرسی پاراستنی سەرکردێتی ئەو ڕێکخراوە و هەماهەنگکردنی پەیوەندی و جوڵەکانیان لە ئەستۆیە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە لە نێوان کەسە کوژراوەکاندا حەسەن لەبەت جێگری سەرۆکی سیستمی ئەمنی گشتی حەماس و هەروەها سێ بەرپرسی دیکەی ئەو دامەزراوە بوونیان هەبووە کە بە گوێرەی ئیسرائیل ڕۆڵێکی سەرەکیان لە وەرگرتنی بڕیار و ڕێکخستنی چالاکیەکانی حەماس بووە. هەروەها ئیسرائیل ئیدعای کردووە کە ئەو کەسانە لە ماوەی دواییدا لە هەوڵی دووبارە ڕێکخستنەوەی دامەزراوەکانی حەماس و بەڕێوەبردننی چالاکیەکانی ئەو ڕێکخراوەیە بەشداریان کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانمان پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەمووتان.